ماوەی 2 ساڵە کاری ژینگە پارێزی دەکات. دەڵێت بۆیە ئەم کارە دەکات دەیەوێت نانێکی حەڵاڵ بۆ ماڵ و منداڵەکەی بەرێتەوە. لەبەرەوەی موچەکەیان کەمە و سەرچاوی بژێویان تەنها ژینگە پارێزیە. زۆر جار لەگەڵ هاتنی جەژنەکاندا خەڵکی هاوکاری ژینگە پارێزان دەکەن. ئەو دەڵێت ئەوە خێرە و بەویستی کەسەکان خۆیانە، بە زۆر پارە لە کەس وەرناگرن. ڕای جەژنانە خۆی ئەوە شتێکی کوردەواری و باوە، هەر لە زووەوە هەبووە، بەڵام ئێمە وەکو ژینگە پارێز ناچین بێن لە دەرگای ماڵان و داوای جەژنانە بکەین. ئێمە مەعاشی خۆمانمان هەیە، بەڵام کە جەژنانەمانێنیە و خێر وەکو خێرێک وەکو جەژنانەیە خێر و جەژنانە ڕەت ناکرێتەوە. ئێمە کۆمپانیا پێ ڕاگەیاندوین کە نابێت هیچ کرێکارێک جەژنانە کۆ بکاتەوە لە هیچ ماڵێک. بەڕێوەبەری کۆمپانیا یەک بە یەکی ئاگادار کردوونێتەوە کە جەژنانە کۆ نەکەینەوە و ئێمەش هیچ جەژنانەیەکمان وەرنەگرتووە و کۆمپانیا موچەیە و کرێکارانە ڕادەگرێت کە کاری وا دەکەن. ئەوەی کە خۆی پارەمان پێ بدات دەیدات و بەڵام ئێمە لە هیچ دەرگایەکمان نەداوە بە جەژنانە. شارەوانی سلێمانی چەند ڕۆژێک بەر لە ئێستا ئاگادارکردنەوەیەکی بڵاو کردەوە و داوای لە هاوڵاتیان کرد بە هیچ شێوەیەک جەژنانە نەدەن بە ژینگە پارێزان، چونکە ئەوان موچەی خۆیان هەیە. ئەوەش کاردانەوەی زۆری لە تۆڕە کۆمەڵاتیەکان بە دوای خۆی داهێنا. دژی ئەو داوای شارەوانی وەستانەوە. سەرۆکی ڕێکخراوی ئایندە بۆ پاراستنی ژینگە دەڵێت شارەوانی سلێمانی دەبوو خۆیان داکۆکی لە ژینگە پارێزان بکەن و داوای جەژنانیان بۆ بکەن، نەوەک بە ڕەهایی بڵێن کەس جەژنانە نەدات پێیان. بۆچێ بۆ خاوەن ماڵەکە بەو شێوەیە گران نەبێ، بەڵام لە بەرامبەرەوەیە بۆ ژینگە پارێزەکە پێدەچێت کلێنێکی بۆ پڕکاتەوە. بەداخەوە شارەوانی سلێمانی ئاگاداریەکان بڵاو کردێتەوە کە ئەمە لە کاتێکە شارەوانی سلێمانی خۆیان هیچ ژینگە پارێزێکیان نییە. ئەو کەسانی کە ئەگەڕێن و ژینگە پارێزن خەڵکانێکن لە بڵین کۆمپانیا سەرپەرشتیانەکە. بۆیە دەبوو شارەوانی سلێمانی چەند ڕێنمایەکی دابگرتایە، لەوانە خەڵکی ناسراو نەبووە پاریان پێ نەدرایە دڵنیا بنین کۆمپانیا ئەگەر بۆ من ئارەزومەندانش بێ، ئەگەر نا شارەوانی سلێمانی لە جیاتی ئەوەی خۆیان داکۆکیان لێ بکەن و داوای جەژنانیان بۆ بکە ناکرێت بە ڕەهایی بێن بۆ منە بڵێ نابێ خەڵک هاوکاریان بکەن. شارەوانی سلێمانی دەڵێت ئەوان مەبەستیان ژینگە پارێزانی شارەوانی بووە، چگە لەوەش ئەوان لەسەر سکاڵای هاوڵاتیان ئەو ئاگاداریان بڵاو کردوێتەوە. خاوەن ماڵ یاخۆ هەر کەسێکە ئازاد دەلوی کە جەژنانی باتێ، بەڵام ئەبێ یا لە ڕۆژی جەژن نابێ یا لە پێش جەژن نابێ، عادەتە هەر لە کۆن لە جەژن ئەم شتا بووە. دیارە هەڵەتێگەشتێکە بۆ لەم ڕوونکردنەوەیە. وەکو سەرۆکی شارەوانی سلێمانی خاتوولێلا یەشێکە لەو کەسانی کەوا زۆر ڕێزی ژینگە پارێزی لایە، زۆر دەستخۆشییان لێ ئەکا دایم پشت و پەنایان بووە، بەڵام ئێمە مەبەستمانەوە بووە ئاسایشی هاوڵاتی تێک نەچێت، هەر کەسێک بە ناوی ژینگە پارێزەوە نەچێت لە دەرگای ماڵان بە داوای جەژنانە بکە. لە ماوەی ڕابردوودا ژینگە پارێزان بەهۆی پێنەدانی موچەکانیان بۆ ماوەی یەکمانیان گرت. شەقامەکان بە جۆرێک بۆگەنی کردبوو کە مەترسی هەبوو بۆ بڵاوبوونەوەی جۆرەها نەخۆشی. دەوترێت ژینگە پارێزان بە موچەیەکی کەمەوە ئەرکێکی گەوریان لەسەر شانە، دەبێت ڕێزیان لێ بگیرێت و بە هەمووانەوە هاوکاری بکرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.